لەو باسانەی کە پەیوەستە ئینسان لە ڕەمەزانە خۆی تازە بکاتەوە، نوێ بکاتەوە، بەرگێکی تر بخاتە بەری ڕەمەزان، گۆڕانکاری بێ لە ژیانیە. ئەوش باسی ڕەوشتە. عولەمایان فەرموویانە کاتێ ئێمە ژین ڕەوشت، کاتێ ژین ئەخلاق بە عەرەبی بە کوردی ڕەوشت مامەڵەکردن، سێ و چوار شت ئەگرێتەوە. یەکێ لەوانە سەلامەت الفکر، یەکێ لەوانە واللیسان والید والعەفە، چوارن. یەکەمیان سەلامەت بوونی فکرە، هۆش و بیر و ئەوانە ئەگرێتەوە. یەکێتر لەوانە زبان ئەگرێتەوە، ئێمە باسمان کرد. یەکێ لەوانە دەست دەگرێتەوە، یەکێ لەوانەش عەفو ئەگرێتەوە. عەفو ئەمانە تەقریبەن هەڵیان بژاردووە عولەما کاتی ئەڵێن ئەخلاق ڕەوشت، ئەڵێن ئەمانە ئەگرێتەوە. یان وتویانە دوافع، ئەوانە یان محرکات، ئەمەیانە شوتۆپیان. لەوانە چی؟ وەک ئەوەی کە ئەڵێن ئەوانە وتویانە ڕیسالە یەکەمیان، وەک چی؟ ئەمانە. دووەمیان وتیانە مەسئولیەت، محاسەبە، ئەجر والئەثەر. ئەم شەشەیانش داناوە. قزمان لەمانە چی ئێمە؟ قزمان لەوەیە کە ڕیسالە چیە؟ زۆر جار کەسێک تۆ گەرەکتە پەیامێک، ڕیسالەیەک، خودی شەخصی خۆت تعریفکەی بۆ بەرامبەرەکەت بە چیە؟ بە ئەمانەتە، بە دەستپاکیە. مرۆڤەکە دەستپاک بوو، زمان پاک بوو، ئاکار پاک بوو، ڕەوش جوان بوو، ئەوە نیشانەی ئەوەی چێژن کابرایەکی چاکە. سێم ئەگە تەفسیری کەسێ بکەین بڵێن فڵان کەس هەموومان بڵێن چاکە، بە چی ئازانین چاکە؟ تەبعەن هەر لەمانەیە کابرا دڵی گەورەیە، خەڵک عەفوەکە، کابرا بە دەستی ئەزیەتی کەس نادا، بە زبانی کەس ئازار نادا، و بە فکر و هۆشش سەلامەتە، هەم بۆ خۆی هەم بۆ خەڵکی. ئێمە مرۆڤێکی کامڵە، پێڵێن مرۆڤێکی چاک و باش، تەفسیری لێک. یان لەوە باشتر بینەوە دێنەوە ئەم جایژین وەڵا ئەو پیاوە زۆر سقم پێیەتی. چۆن؟ وەڵا برا هەرچی بخەیتە لای ئەو پیاوە زۆر دەست پاکە، دامێن پاکە. بچۆ بۆ هەرچوو حەزەکەی ماڵەکەت بخە لای، پارەکەت بخە لای، سڕ و ئەمانەتەکەت بخە لای، قسەکەت دڵی نهێنی خۆت و ماڵ و مناڵت لای بکە، چکە بۆ ئەمینی لێی، ئەمینی لێی. یەکێ لەو ڕۆشتە جوانانە ئەمانەتە. چکە ئێستا بۆ ئەم خەڵکە هیچ بڕوا بەم حکومەتە ناکە. بۆ چکە حکومەت دەستی پاک نییە، ئەمانەت ناتوانێت بپارێزێت. کە نەیپاراست ئیتر تەواو ڕوح بکە ڕوحیا خەڵک بڕوای پێ ناکە. هەرچی مرۆڤش وایە، خوا نەکا کەسێک دەستی پاک نەبوو، ئەمانەتی نەپاراست، گلێتێ دوو گلە شتێکت داپێی، هەر قسەیەکت کرد لەگەڵی، قسەیەکت کرد لەگەڵی، ئەم قسەیە سێرەکەی ڕۆیتە ئەولاوە قسەکەت بیست لە یەکێکی تر، ئێتر تو سقەپی پێمێنێ نەخێر، قسە ئەەکەی لای نەخێر. ئەگە خوام کردە ڕۆحت بێ، تەنانەت خێزانتش بێ، نایکەی دووبارە. تر ئەمانەت بە هەموو نەوعێ. یان تۆ ئەمانەتێکت دانا لای کەسێ، خۆ ئەم کەسە ئەنقەس نەیفەوتان، گوم بوو، هون بوو، چەنێ عوزر بێنێتەوە لە دڵی توا گرانە، ئەچی جاگە داگیری بکە و نەیدا پێت بیخوا بە بەرچاوتەوە هەموو شتی هەیە و ئەو هەر بێژێ نییە، هەر نییە، و خەڵک چۆر نییە، خەڵک چاک هەیە، بۆ تو بۆ هەیە، بۆ من بۆ نییە. بۆیە ئەبێ ئینسان ئەمانە ئەخلاق و ڕەوش جوانە، چکە ئینسان بەوە خەڵک تعریف دەکات. تۆ سەرێک دەی دەچێتە لای خەڵکێک و ئەڕۆی دانیشی چەند سەعاتێک و دەڕۆی، خەڵک لەو کاتەدا تەفسیر دەکا و دەچێت. یا مەسئولیەت، کاتێ تۆ محاسەبە گەرێ بکەی. ئیسە من بۆم هام لە مزگەوتە، ئەو کوڕە جوانە خادمی ئەم مزگەوتەیە، ئەو کاکە جەبارەش لە مزگەوتەیە. من هەر بێژم کاکەرچیان کرد قەینا، منش خۆمەرچیم کرد قەینا، خەڵکەکەش هەر چۆنی کرد قەینا، چی ئەوێ؟ چێ قەومێ؟ دنیا چی لێتی؟ طەبیعی بەشەریەت دەرەچێ. تۆش گەرێ محاسەبە بکەی کاتی ئەبیتە مەسئول،
ئەبیتە شوێنێک بەرپرسێک محاسبەت نەبووی یعنی خودی خۆت هیچ نی هیچ نی هەموو کەسێ بەخۆی خۆ تەعامولەکە چونکە محاسبە نەبوو مەسئولیاتش نامێنێ ئێستا ئەو خەڵکە کە گەیتە مەسئول بۆ خۆی لەو سەرۆدەرە چێ و خۆی و ئەیتر هەموو تەسەڕفێکەکە با نەچێنێ وردەکاری بۆچی هەموو تەسەڕفێکەکە چونکە محاسبە نییە ئەگەر محاسبە بێ ئەو تەسەڕفەکە ئەتوانێ بیکە دەتوو هەر قەرارێ بدە بڵێ هەڵ کەسێ چووە پەرلەمان ئەگەر چاک نەبوو لەو 4 ساڵە لایەدی بزان ئاوای لێ نایە بەس بە عەمەلی بیکە بڵێ هەر کەسێ دزی کرد کەشفێکەین ئەدەینە دادگا بەس نەگە حبر على الورق ئەوە نەبێ یەک کە سوالێ بکە گشتی ڕاستە بێتەوە بڵێ هەر مەسئولێ خزمەت خەڵک نەکا دەرێکم یەک ڕۆژ دەوام بکە ئێوارەکەی دەرێکم بزان ڕێکە بێتویان گشتی ئەمەیە ئیمڕۆ دەردی کوشندەی ئێمە محاسبە نییە کابرا چێتە فیرعونی تۆ کوڕەیە قسە بکە لەگەڵی بۆ هێری بەعجا ئیش خۆتە ڕووی نایکاون حەقی خۆتە نادادێ بۆ ناوی قسەشی لەگەڵام بکەی چونکە محاسبە نییە هەموو شتێ وایە ئیمانداران خاڵێکی ترەوەی ئەجر پاداشت ئێستا ئەوەی چاکەکە سێرەکەی لەگەڵ ئەوەی خراپەکە یەک تایمە هەردی کابراجێ بۆ چاکە بکەم یخۆ من چاکە بکەم ئەوەی خراپەکە لە من باشتر خەڵاتیەکەندی کورە دا خراپە بکەی لە باشتر هەست نابێ بێ فەرقێ بکەی لەگەڵ کەسی دڵسۆز لەگەڵ دەستی دەستپاک لەگەڵ کەسی خزمەتکار لەگەڵ کەسی خزمەت بە وڵات لەگەڵ کەسێکش کە دەستپیس خزمەتتانە لەدان لە وڵات ئەبێ فەرقی کێ بێ جا و جودایی کێ بێ شتێکی وە بێ کابرا بچێ بۆ دزی تو بنویسی شەهید کابراش لە ڕێگەی خاکا بکوژێ نووسی شەهید یا کابراچێ دزیەکە چی مەجۆرە خۆ بداتە پشت لێراوە بۆیە شتەکان گشتی ئاڵاز بۆ تێک چووە ئەمە نەماوە تۆ ئەمانە بکە بزان چۆن پێشەکەوێ لە ماڵەکەی خۆتە هەتا ئەگاتە سەرەوە چونکە ئەبێ ئینسانی موسڵمان ئەمە بزانێ ئەخلاقش ڕەوشتش یەکێکە لەوانەیە چۆگە ڕەوشتەکە و جوان بووە ئینەکە لەعەلا خولوق عەظیم تەماشای پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وەسەلام زۆر ئەمانەت پاراو بووە بلەوەی بێتە پێغەمبەر خەڵک کافرە شایەتی بووە ئەڵێن محەممەد چۆنە ئەڵێن محەممەد زۆر دەستی پاکە زۆر دەستی پاکە زۆر ڕاستگۆیە ئەمە دژمنەکان شایەتی بۆ تو دۆستەکەی خۆتە شایەتیت بۆ نادا هەر گەلەکەی خۆش شایەتی ئەوە بۆ نادا کورە هەر پێڕەکەی خۆش شایەتی ئەوە بۆ نادا تۆ گەرەکتە چی بکەی تۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەم سیفەتانە لەناو بەشەریەتدا ئەبێ هەبێ نەبێ چکە چاوەڕێی قیامەت کە تربية السلبية تفكير وتحريك الصحيح والأخلاق أمانة ينوتوا علماء فرموا أنا إيجابياتك سلبي تفكيري يعني فكر كدنوي سلبيات أمانة زور تأثيرك حركي وجولانوي صحيح ناتي نسروا أتي نسر مقاصدي شعائر أو أمان جينته يعني أواني كبانجشي بوكي سخلق بو برواي نما ببانجشكان شو هەر هەوای هەوە جاران تکێ خەڵک ئیمانی بە هەندێک شت بوو ئەوەش نەما گشتمان لە دەستدا چکە بۆ بەس قسەیە کرداریش نییە شعائرە بەس حبر ئەنووسرێتەوە و تەنفیز ناکرێت چکە ئەگەوا بوو ئەو شاعیرانە چی ئەبێتە بەس ئەگەر ڕاست بێ ئەگەیتە هەدەف ڕاست بێ ئەگەیتە هەدەف یعنی وترا و جێبەجێ کرا ئێستا چەند یاسا هەیە دەرەچێت لای ئێمە چەند یاسا ئەوەی چاک بێ جێبەجێ ناکرێ ئەوەی خراپ بێ جێبەجێ کرێ ئێستا تۆ پیاوێک بچێ گەنجێک بچێ سەرەوە جادە دەستی ئافرەتێ بگرێ و بیتێرە بیبا زینای لەگەڵا بکە هەموو شتێ بکە حکومەتە قینیە ێژێ ئازادیە لەو لاشۆ ئەو 75 پێوەنا خەڵکەکە بەس کە بچێ دووەم ژن بێنێ ئۆ چۆنە بێ دنیا کاولە بێ بە حەڵالیش بە ڕەزامەندی خۆیشی ژنەکەشی کەس و کارەکەیشی هەر مەنع ئێژێ دوای شەژێ کاکە کۆمەڵگا فەسادە ئێتو خۆت سەبەبی خۆت حەزەکەی فەساد بێ کوشتار بێ برین بێ
تۆ خۆت سەبەبی لەوە تۆ قانونێ دەرناکەی یاسایە دەرناکەی هەبێژی کاکە مارەبڕینی گەنجەکان کەس نیەتی لەوە زیاتر نابێ بسێن ئەینێرم بۆ مەحکەمەی نێرم بۆ مامۆسای ئاینی لە سۆزی ئەو خەڵکە ئەتوانی هەزاران شتکەی بۆیە ئەگەر ئەمانە بەس قسە بوو ئاوا فەرمووسێک چی لێتی هەر منعیک تۆی سەبڕۆ دوو ژنە منعکە فەرموو لایە کورد بووە عەرەب بیکە دوکتۆ نیمەوێتە عەرەب ماوەیەکی تر ئەم کوردە نییە ڕۆڵەکەی شوێتە عەرەب ها کەسی نامێنێ بنچینەی تەفن و تو ناوێ چکە بۆ وازانین بەم قەرارانە و بڕێ ئافرەت لێمان ڕازی بێتە دوای دنیای کورە بابە تۆ لەرەی ناکە ها پێش دەقڕێ چێتە ئەو بەراو حەزێکی لە یەک سەعاتە هەزار ژن مارا بڕێ دە تۆ هەربێژە ناوێ هەب بۆ خۆت بێژ بزان کێ زەر دەکا دوای بۆیە ئەو شتانەی کە ئیسلام دایناوە چارەسەرە بۆ هەموو کات و ساتێ بەڵام ئەگەر بێت و تۆ شتە پاکەکان بە خراپ پیشان دەی و خراپەکانش بە پاک پیشانی دەی بە قورئانە خۆ زەرەرەکەی وای لێ دێ زەمانێک دێ بەدەستیەوە دائەمێنی نازانی چی بکەی شەعایر وەسایلی ئەخلاقە و هەدەفە دێینە خوارەوە ئیستا ئێمە نوێژ ئەگەر نوێژەکەمان جوان بێ چاک بێ ڕەنگ بداتەوە خۆمان سوود وەرەگرین خەڵکیش یە ئەگەر نوێژێ بکەین بەس نوێژ بێ حبر على الورقة وەک هەیکەل بێ نوێژێ بکەین و بڕۆین و ئەو دوای هیچ فڕی بە نوێژەوە نەبێ تخوا نوێژەکە سوودی هەیە بۆ خۆمان و کۆمەڵگامان نەبەخۆ هیچ ئیسفادەی نابێ ئەگەر ڕۆژووە بگرین هەروە بێ زەکاتێ بدەین هەروە بێ حەجێ هەموو عیبادەتەکان ئەو عیباداتانە ئەبێ لە خۆمانە ڕەنگداتەوە ئەوە بۆ کۆمەڵگاکەمانشی ئیسفادەی هەبێ ئەگەر وا بێ ئەوە سوودی هەیە ئەگەر وانە بێ هیچ نییە برایەن بڕواتان نەبێ هەر تێین هەر وەک فێر کراوین و مناڵانە وا دێنە هەر ڕەمەزان نوێژەکەن و ڕۆنەوەرەوەیە وەک یاریەکەوتەوە هەچی تیا نابینی چکە ئەبێ ئەمانە هەموو شتێک ئەتەوێ ئیسفادەی هەبێ تەئسیری لە خۆت کرد تەئسیر لەوە کەشەکە تەئسیری لە خۆت نەکرد بڕوات بێ تەئسیر لە بەرامبەرەکەت ناکە و بۆ کۆمەڵگاکەتش ئیسفادەی نابێ چونکە ئینسانی مسڵمان ئەبێ بزانێ ئەخلاق لە میزانە ئیماندارە ڕەوشت بخە سەر تەرازوو تەبعەن زۆر گەورە ئیمانداران زۆر گەورەی لای خوای گەورە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەثقەل الشەیء فی میزان العەبد قورسترین شت چی شتیە لەسەر تەرازوەکەی ڕاست کە قورسە دایەنەی ڕەوشتی جوانە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی ما من شەیء ئەثقەل فی الميزان المؤمن يوم القیامة من حسن الخلق ڕەوشتی جوان مامەڵەی جوان لە ڕۆژی قیامەتە قورسترین شتەی خەیتە سەرەوە ئەمجا إن المؤمن ئەمجا بەمەش چی دەسەکەوێ بەمەش ئەوە دەسەکەوێ ليدرك بحسن الخلق درجة صائم القائم يعني بو روشت جوانت خواي قورا تاريخ قشت ينسي بالروجو بقيام الليل أو بو بس بوا بما ملو آكاري جوان أمجا خذوا العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين تماشاك خواي پروردگار الله بدوام عفوي خلقي بكي وای ئەمە چەنە دڵمان ڕقا وای ئێمە چەنە کینە دڵی کوڕی ئێمە ڕەبعی پێغەمبەرمان بکردا ئەو خەڵکەمان گشتی عینامە کرد ڕەبعی ئەو پێغەمبەرانە بکرایە بە ئێمە هەر کیماییمانە کردە من خەڵکە ئێمە کابرا بۆ خۆی ژیاوە بۆ خۆی پارەیە بۆ خۆی ماڵەیە بۆ خۆی ژنەیە بۆ خۆی مناڵەیە ئەم لێرەوە خەڵکی ئاری تێبەربوو حج خۆ هیچ داوا ناکە حەسوودی ڕق قینا دوعاکردن جادو سحر هەموو شتێکی لێەکە بابە بۆ چی زەرێری دا لە تۆمە باسی تومەکردن هەموو شتێک بەس بۆی بیسڕێتەوە نازانێت چی بکە زۆر جار گڕ ئەیتێرێتش چی کابراخ لێوم تۆ دەینیش بێ ئەمانە نایبینێ خۆی نامینێ بەڵام بەرامبەرەکەی بینێ کە چەنێ ناشرینە چکە ئینسان خوای گەورە فەرمێ يعني إنسان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک چووە مەدینە مەکەوە ئەوە چەنێ عەزیەتیان دا دەریان کرد سەریان شکان بیکوژن دەربەدەریان کرد عەشرەتەکەیان دەربەدەر کرد مامەیان کوشت کە سوکاریان کوشت گڕاوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چەنێ ئازان چی کرد لەگەڵ
وتی دەبڕۆن ئازاد من گردنتان ئازابێ بە یەکوش تەواو چ خۆی ئەمە خەڵکی نابێت لە ڕەمەزانە ئەبێ خەڵک عەفوکەی عەفو خەڵک عەفوکە شەوان کە چیتۆ سەرەکەیتە سەرسەرینەکە یەکێ لە پلەکانی باشت بڵێ خوایە لەبەر ڕەزامەندی خۆ ئەوەی وا قسەم پێکە گردنی ئازابێ ئەوەی کور حەچی و تۆ جار ئەوانەی وا خراپن پێشی و باشەکان گردنی ئازابێ ئەوەشی چاکە گردنی ئازابێ لەبەر ڕەزامەندی تۆ خوایگەن چونکە ئەمە ئینسان ئەتوانێ بیکە خاڵێکی ترەوەی ئیمانداران ئەچیتە بەهەشت پێغەمبەری خوا لێیان پرسی بەچی ئەچێتە بەهەشت مرۆڤ فەرمووی بە تەقوای خوا و فەرمووی بەچی بە ڕەوشجوانی ئەی دەستمان کەوێ کە کەسبی حسن الخلق یەکەم سەلامەتی عەقیدە قورئان عەقیدە شەریعە ئەخلاق دووەم موجاهید ئەوەی کە جیهادی نەفسی خۆیەکە سێهەمیان تەفەکر بیرکەیتەوە چوارەمیانش ئەسەبر و دوعا کەواتە هەم سەبرت هەبێ هەم دوعا من قسەیەک مێ زۆر جار بۆ ئەو کەسانەی کە خەڵکانێک لەوەیە لەگەڵیان قسە نەکا بڕواتە بێ ڕەمەزانی لێ قبوڵ نابێ بەبی خاتە مل ئابی خاتە ئەبێ چکە ئەبێ زۆر وریابی بەڵام بە مەرجێ قبوڵە بێ تۆ چوت بۆ لای یان بانگت کرد بۆی ئاشت بێتەوە ئەو مەرجی دانابوت ئەوە تۆ گونەحبار نابێ لەگەڵای قسەش نەکەی گونەحبار نابێ چونکە مەرجی دانا کەس لە کەس زیاتر نییە تۆ داوات کرۆ دەست پێشخەریەکەی ئەو مەرجدانە ناکرێ یان بۆ نمونە ئەو هەر وایە ساندێ مرۆڤەیە لەگەڵی ئاشتەوە بی مانگێ کە دوای مانگەکە سێرەکەی نەفسل بەشەرە بەکەڵک نایەوە هەندێک کەسێ زەرەرتان لێدا فرە تێکەڵی مەبن چونکە برادەری بکەی ڕەفیقی بکەی زەرەر لێدا ئەمە دووربی لەی باشە لەوەی نێزکبی چکە بۆ ناگۆڕێ تەبیعەتی وایە سێرەکەوی مرۆڤە و ئینسانە خراپە ئەیتر تو قورئان و فەرمووتە و خوا و پێغەمبەر و نەسیحەتی ئەم خەڵکە باشە و ئەم دنیاە ڕجا هاتە ڕجا نەوەری نەگرت ئەیتر بەخوای سوادەی نییە ئەو مرۆڤە قەت چاک نابێ چکە ئینسان ئێستا من دوو پیاو هات بۆ لاموتی مامۆستا ئەوەیە ئەگە من لە 10 ئیشا دوانی وتم ئەشەنوبیلا هەڵەم ئەوە خێرم تایە بەس من هەکە لە ڕقی خۆم بوو هەموو دنیا هاتە ڕجا هەر وتم ئەوەی منە و ئەوەی منە و خەڵکیش هیچ نییە بە قورئان من ئومێدی باش لە منانی چکە من ناکرێەوە